وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم، بازانم خوانەکەمان ئەمڕۆ باسەکە کەشفەکە کە باسی چیەکەین پێویست بە شەرح ناکە. لە خزمەتتانە باسی خواردنی پێغەمبەری خواکین سەڵ سەلەم بۆ گۆشت. لە خزمەتیاین ئێمە فێرین گۆشت بە شێوازی جیاوازە خۆین. کوردیش حەزی لە چییە؟ خواردنی گۆشتی زیاترین شتی حەزی لە کەبابە. ماوەسا پیرەمێرد دەفەرمێ کەباب هەبوو کەباب هەبوو، کەباب نەما کەباب نەما. یعنی کەبابک هەبوو دڵسۆز بوو، کەبابیش هەبوو لەگەڵیا، بەڵام کەبابک نەما کەبابیش نەما. کەباب هەبوو کەباب هەبوو، کەباب نەما کەباب نەما. بەڵام ئێمە پێغەمبەری خوامان هەیە کاڵ سەڵ سەلەم کە باوکێکی دڵسۆزە بۆمان فێری کەباب خواردنی نەکردوین، فێری شتێکی کردوین زیاتر بە ئیستیفادە بێ لەو ئەویش خواردنی گۆشتە بە شێوەی چی؟ تشریب ثەرید. كان أحب الطعام إلى رسول الله صلى الله عليه وسلم الثريد. یەکێ لە خواردنە خۆشەکانی پێغەمبەری خوا سەڵ کە حەزی لێ بووە خواردنی ثەرید بووە، خواردنی تشریب بووە. ئای پێغەمبەری خوا سەڵ سەلەم لەبەر چێژ و لەبەر حەزی لەمە بووە یاخود ئیستیفادەی تیاشک بردووە بۆیە زیاتر ئەمی خواردووە. پێغەمبەری خوا سەڵ کە باسی تشریبەکە فەرمێ وفضل عائشة على النساء كفضل الثريد على سائر الطعام. بڕانوێتیەوە فەرمێ گەورەی و فەزڵ و چاکەی عایشە بەسەر باقی ئافرەتانەوە وەکو فەزڵی تشریب وایە بەسەر باقی خواردنەکانی ترە. سبحان الله. دایکەکانمان لە ماڵەوە کەیبانەکانی مەتبەخمان ئەگەرتانەوێت کەیبانوویەکی چاک بن، کەیبانوویەکی بەهەز بن، لە دایکە عایشەوە نزیک بن، تشریب زۆر بۆ پیاوەکانتان دروستکەن بۆ ئەوەی کە باشترین خواردن دروستکەن ئەگەر باشترین ئافرەتانێکیش نەبن. مادەم شوێن کەوتووە عایشن ئینشاءڵڵا شوێن پێکانی ئەو هەڵەگرنەوە لە تایم و لە ئاستی ئەوە نزیکن کە هەنگاوەکانمان بەرەو ئەوەشین بە پشتیوانی پەروەردگار بەرەوە ئەو خەڵکانی کە زۆر بەبێ ئەدەبی باسی دایکمانەکەن وەکو ئەوەیە کە باسی شخصی خۆمان یاخود باسی شخصی دایکمانی کردە بێ ئەو نە لەسەر دڵمان قورسە. ئەم حەدیسە پێغەمبەری خوا سەڵ سەلەم زۆر بەڕوونی وەڵامی هەموو ئەوانە داتەوە بەراوردێکی زۆر جوانەکە. فەزلی عایشە بەسەر ئافرەتانی ترە وەکو فەزلی ثەریدە. دوو فەزل باسەکە، یەکانی عایشە یەکانی تشریبە، بۆی کە ئاگامان لە هەردووکیان بێ ئەمە چاکترین خواردنە، ئەمیش چاکترین کەیبان و ئافەتی ماڵە، ئاگامان لێی بێ. حەدیسەکەش بوخاری ڕەوایەتێکە بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم ثەریدی خواردووە، تشریبی خواردووە. بۆ ئەزان بۆ خۆشەویستەکانم چونکە خواردنی تشریب ئەمە خواردنێکی وشکە، ئەم نانە خواردنێکی وشکە. کورد دەڵێ پێویستی بە پێخۆرە، بەڵام ئەگەر ئەم خواردنەوان هێنا بە وشیە نەمان خوارد کردمانە ناو دەفرێکەوە، دوایی شلە و گۆشتەکەمان کرد بەسەریا هەم نانەکە خاوە بێتەوە وەکو ئەوەیە نیوەی خواردنەکەت لە دەرەوەی مەعیدەت هەزم کرد بێ. خواردنەکەت ئەبێ بە پڵۆڵەیەکی خۆش، ئەبێ بە ئاوێتەیەکی خۆش کە نەددان نەزوبان نەلێو نەسوورێن چک نەمەعیدە نەڕێ خۆڵە پێوی ماندووی نابێ. سبحان الله. ڕێ خواردنەکە حازرەکەی بۆ ئەوەی کە ئیسفادی هەزمی لێکی بە تایبەتی ئەوانەی کە ددانیان نییە لە تەمەنێکی گەورەیە خۆ لە تەمەنێکی بچکۆلەیە. ئەم تشریبە خواردنێکی زۆر بەسوودە. پێغەمبەری خوا سەڵ سەلەم داوای بەرەکەتی کردو بۆ تشریب، بۆی هیوادارم ئەگەر لە مەطعەمیش دانیشتین تیا فەرموو چییە خۆن مینیۆکەیان هێنایە بەردەست. ڕقم یەک لای تۆ چییە؟ ڕقم یەک لای تۆ ئەوەیە کە لای پێغەمبەری خوا ڕقم یەک. حەزی خۆم ئەخەمە پاڵ حەزی پێغەمبەری خوا سەڵ سەلەم. زۆر جار خەڵکی ئاوا دانیشێ لەگەڵ پیاوێکی گەورەیە یاخود لەگەڵ دکتۆرێکا کە شارەزای دەرمان و خواردنەکانە، ئەڵێ کاک فڵان کەس چییە خوا میش هەر لەو داواکە میش حەزەکەم خواردنەکەی ئەو
چکازانم ئەو بە بێ حکمت شت داوا ناکە لەبەرەوە منیش لەسەر خواردنەکەی پێغەمبەری خوا وەسم ساسەلم پێغەمبەری خوا حەزی لە چی بوو حەزی منیش هەر حەزی ئەوە بۆ ئەوەی کە حەزێک بۆ نەفسی من نەمێنێتەوە چکازانم ئەگەر من بە حەز و چێش داوایکەم پێغەمبەری خوا سەسەلم بە ئیستیفادە داوایەکە بە حکمت داوایەکە بە زانست داوایەکە بە تەندروستی داوایەکە لە خۆیەوە نییە بەڵێ خۆشەویستەکانم بۆیە فەریت باشترین شت کە تێی بکرێ باشترین پێخۆرکە تایە بێ باشترین شلەکە لەگەڵ یا بێ قەرع چییە ئەوەی کە خۆمان پێڵین کولەکەی ئاوی یاخود یەقتین ئەو شلەیە بوو یاخود ئەو سەوزەیە بوو کە خوای گەورە بۆ چی دروست کرد بۆ یونسی دروست کرد عەلەیهی السەلام کە خوای گەورە فەرمێ وەئەنبەتنا عەلەیهی شەجەرەتەن من یەقتین لە کاتێکا لەسکی حوتەکە هاتە دەرەوە خوای گەورە دارێکی بۆ ڕوان لە یەقتین باشە بۆ بیزاد ئەم دارە کە لی بخوات و بچێتە ژێر سێبەرەکەی چ پێویستیەکی یونس بەمەیە چ زەرورەتێک هەیە لەبەرەوەی کە مادەیەکە دەوڵەمەنە لە پرۆتینە دەوڵەمەنە لە نشویاتە و دەوڵەمەنە لە ئاسنە و دەوڵەمەنە لە کالیسیۆمە بۆیە ئەمڕۆ عولەمایانی غەرب ئەڵێ سکواش ئۆت گۆرت تازە خەریکە خەریتی بۆ ئەکێشین بە دوای حکمت و بە دوای پێکهاتەکانی ئاچین کە ئەمە چۆن دەرمانی لێ دروستکەین سوبحان الله غەرب بەڵێ تازە سەرنجمان کەوتۆتە سەر ئەم خواردنە هەتا ئێستاکەنە قەدریمان نەزانیوە و نەشمان زانیوە بۆچی بەکارەهێندێ ئیمانمان کردووە وەمان زانیوە خواردنی بەشەر نییە هەتا ئەو حەددە یعنی ئێستاکەنەڵە began to map its health power ئەڵێ خەریکە خەریتەی تەندروستیەکەی بۆ ئەکێشن کە چەند ئیستیفادەی هەیە بۆ بەشەر واکرێکی ئیستیفادەیە بگێنێ مادەیە کە دەوڵەمەنە بە ڤیتامین سی و بە ئەنتی ئۆکسیدانت کە دژە سەرەتان و دژە کۆلیسترۆڵ و دژە چەوریە بۆیە خوای گەورە ئەمەی بۆ پێغەمبەرێک داناوە کە ئیسفادەی لێ بکات پێغەمبەری خۆشمان صلی الله علیه وسلم بە هەمان شێوە خواردوێتی حتا ئەگەر ئینسان لێ بخوا سوبحان الله هەستەکە یەک جار ڕێخۆڵی پاکە بێتەوە لە هەرچی کرم و ژەنگ و ژار و پێکاتی ناو کۆڵۆن و ڕێخۆڵەیەتی یعنی ئەڵێ گسکی لێ ئەیا بەناو ڕێخۆڵەیە ئەو نەجوان ئەو ڕێخۆڵ و مەعیدەیە پاکاتەوە خواردنێکی زۆر غەریب و زۆر عەجیبە خۆزگا یەک جار لە ژیانمانە هەروەکو سونەتێکیش بوایە ئەم بان خواردایە یاخود بەردەوام شلەکانمان لەم جۆرە شلەیە بوایە نەک شلەیەک کە بقولیاتە هەمووی هەتا بەیانی بەدەست غازاتەوە ناڵێنین ئەڵێن دکتۆر وەڵاهی غازاتم زۆرە بە تایبەتی کە فاسۆلیا و نیسک و مادەی بقولیات ئەخۆین جا سوبحان الله عولەمانی ئەڵمانیا ئەمڕۆ لەناو یەقتینە لەناو کوولەکەی ئاویا شتێکیان دۆزیوە پێوترێ ئینسیفالیک ستیمولانت وروژێنەری مێشک بزوێنەری مێشک یعنی مادەیەکی تایە کە مێشکی ئینسان ئەو ڕوژێنێ لە زەکائیە لە حەیویەتە لە ئامادەبوونیە یەکێک لە مادەکانەکە مێشکی ئینسان زیرەکەکە و مێشکی ئینسان بە لێڤڵێک بە ئاستێ بەرزەکاتەوە کە پێش دەرمانەکە یاخود پێش خواردنی ئەو قەرعە نەیبووە ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەکی خەیاط بانی کرد بۆ ماڵەوە تشریبێکی بۆ کرد چی تیا بوو کوولەکەی ئاوی تیا بوو یاخود دوبائی تیا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەسێ برد کوولەکە ئاوەکەی هەڵەبژارد و ئەی خوارد و دەستی بۆ ئەجێڕا ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ فەلەم ئەزیل أحب الدباء منذ يومئذ الله ئەنەسی کوڕی مالیک کە خزمەت کارێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەو ڕۆژەوە منیش حەزم چۆتە سەر ئەو خواردنە سەر کوولەکەی ئاویە چکە پێغەمبەری خوام بینی بە چێژەوە دەستی بۆ برد و بە چێژەوەی خوارد و بۆی ئەگەڕا ئەکەی ئێمەش لەم دووە چێژمان حەزمان ئارەزوومان خۆشیمان بچێتە سەر خۆشیەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی خواردبێ ئیسفادەی تیا بووە ئێمەش دەستی خۆمان ئاوا شلکەین بیدەین دەست پێغەمبەری خوا بڵێنی پێغەمبەری خوا ئەوەی پێ هەڵبژێرەکە ئیسفادی بۆمان هەیە دەستمان خەرە سەر ئەو شوێنەی کە ئیسفادەی خۆت و سەحابەکانت لێ کردوون با ئێمەش ئەو ڕێبازە و ئەو شوێن دەستە و ئەو دەفرە و ئەو خواردنی ئێوە ون نەکەین
و لەسەر خوانمان نەبڕێ. لەبەرەوە خۆشەویستەکانم دووبارە یەکەمەوە تشریب ثم التشریب ثم التشریب. ئاگاتان لێ بێ خواردنێکی بەسوودە، بە تەنیا شلەکە، نانی تێکە، گۆشتی تێکە، بە برنج بیکە بە ژەمە خواردنی ڕئیسی لە ماڵەوە. گەروتیان کوا پێخۆرەکەی بڵێ پێغەمبەری خوا ئاوای خواردووە، ئێمەش ئەبێ ئاوا پێخۆین. بۆ حکمەتێکی تایە کە تازە توب بە دوایە ئەگەڕێ بە هەنگاوی خاو. هەنگاوەکانی ئێمە سەریعترە، ئەگەینەوە پێغەمبەری خوا سەڵ سەڵین ئەڵێن بەبێ حکمت پێغەمبەری خوا سەڵ سەڵم ئەمە ناکە. ئەگەر حکمتێکی گەورە یاخود حکمەتانێکی گەورە لە پشت ئەم قەزەیەوە نەبن. وصلى الله على ئەو بەحری نۆری علم و عیرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.